لەگەڵ زیادبوونی گوشارە داراییەکان و کورتێنانی داهات لە عێراق، شارەزایانی ئابووری هۆشداری دەدەن لە هەوڵەکانی حکومەت بۆ بەکارهێنانی دیناری دیجیتاڵی وەک چارەسەرێک بۆ دابینکردنی موچەی فەرمانبەران لە مانگەکانی داهاتوودا. حەیدەر شێخ شارەزای کاروباری ئابووری ڕایگەیاندووە بارودۆخی دارایی و ئابووری ئێستای عێراق کە بەدەست کەمبوونەوەی داهات و سستبوونی گەشەی بازاڕەوە دەناڵێنێت ژینگەیەکی گونجاو نییە بۆ پەسەندکردنی دراوی دیجیتاڵی وەک ئامرازێک بۆ چارەسەرکردنی قەیرانی موچە. ناوبراو ئاشکرای کرد کە قەبارەی قەرزی ناوخۆیی 105 تریلیۆن دیناری تێپەڕاندووە. ئەمە شوای کردووە هەر جۆرە پەنابردنێک بۆ ئامرازی نەقدی نوێ پێویستی بە لێکۆڵینەوەیکی زۆر ورد هەبێت پێشەوەی بڕیاری لەسەر بدرێت. ئەم شارەزایە جەختی لەوە کردەوە کە بانکی ناوەندی عێراق درک بەوە دەکات کە پشتبەستن بە دراوی دیجیتاڵی دەبێتە هۆی لاوازکردنی تواناکانی لە کۆنتڕۆڵکردنی وردی قەبارەی نەختینە و پارەی تێپەڕی و لە بازاڕدا. هەروەها هۆشداریدا لە مەترسیەکانی دراوە کریپتۆکان و ڕایگەیاند کە ئەو جۆرە دراوانە سەقامگیری پێویستیان نییە تاوەکو بتوانرێت وەک کۆگایەکی هەمیشەیی بۆ پاراستنی بەهای سامانی وڵات مامەڵەیان لەگەڵدا بکرێت. هەروەها ئەسعەد جبوری شارەزای بانکی و دراوە دیجیتاڵیەکان ڕایگەیاند هەر فراوان بوونێکی بێسەروبەر لە بەکارهێنانی دراوی دیجیتاڵیدا کاریگەری ڕاستەوخۆی لەسەر بەهای دیناری عێراقی بەرامبەر دۆلار و دراوە بیانیەکان دەبێت بە تایبەت کە بازاڕی ناوخۆیی زۆر هەستیارە بەرامبەر گۆڕانکاریەکانی نرخی ئاڵوگۆڕ. جبوری پێی وایە گواستنەوە بۆ سیستمێکی نەقدی دیجیتاڵی پێویستی بە ژێرخانێکی چاودێری یاسایی و تەکنیکی تۆکمە هەیە تاوەکو ڕێگری لە قاچاقچێتی و دابینکردنی دارایی بۆ چالاکیە نایاساییەکان بکرێت. ئەم مشتومڕە لە کاتێکدایە کە عێراق بەهۆی پشتبەستنی زۆر بە داهاتی نەوت لە بەردەم هەڕەشەی بەردەوامی ناجێگیری داهات و بەرزبوونەوەی ئاستی قەرزە ناوخۆییەکاندایە. ئەلجبوری دەڵێت پێویستە جیاوازیەکی تەواو بکرێت لە نێوان دیجیتاڵی فەرمی و دراوە ناپەیوەستەکان چونکە دیناری دیجیتاڵی لە گەری جێبەجێکردنیدا دەبێتە بەشێک لە سیستمی فەرمی و لە ژێر سەرپەرشتی دەسەڵاتی نەقدیدا دەبێت. ئەمەش وا دەکات هەڵسەنگاندنی سوود و مەترسیەکانی بەند بێت بە میکانیزمەکانی بەڕێوەبردن و داڕشتنی پرۆژەکەوە. هەناردەکردنی نەوت بەشێکی گەورەی کۆکردنەوەی داهاتی بودجێ عێراق پێک دەهێنێت بەڵام بەهۆی گرژیەکانی نێوان ئێران و ئەمریکا و داخستنی گەروی هورمزەوە هەناردەکردنی نەوتی عێراق بۆ نزمترین ئاست دابەزیوە و مەترسی گەورەی خستۆتە سەر ئەگەری دابینکردنی موچەی فەرمانبەرانی عێراق. بۆ دەربازبوون لەو ئاڵنگاریەش پرسی بەکارهێنانی دراوی دیجیتاڵی هێنراوەتە بەرباس کە شارەزایانی ئابووری هۆشداریان لەبارەوە داوە.